سبەی یادی 17 ساڵی دامەزراندنی یەکێتی کەماندامانی کوردستان و بۆ هۆی شۆبەرپرسانی ڕێکخراوەکە بەنیازن پرسەی مافەکانیان ڕابگەن و ئەوەش بەهۆی ئەوەی بە وتەی خۆیان یاسایی کەم ئەندامان جێبەجێ نەکراوە. وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەتی کردو و بریکاری وەزارەتەکان دەستی لە کار کێشابێت و دەڵێ بە هەمانگی لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە کارێکی لابراوە هاوکات ناوبراو بۆ شتۆمەتبار دەکات کە داوای سەدان هەزار دۆلاری لە کۆمپانیایەکی نەوتی کردووە بۆ خۆی. لە سەرەتایی کۆنفرانسە ناوخۆیەکانی بزوتنەوەی گۆڕان وەک ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکەی داهاتووی هەرێمی کوردستان و شەڕ مستەفا ڕایگەیاند لە هەڵبژاردنەکانی داهاتوودا دەتوانن سەرکەوتنی گەورە بەدەست بێنن. عادل مراد سەرۆکی ئەنجومەنی ناوەندیەکەتی نیشتیمانی کوردستان جارێکتر ڕەخنەی تونند لە پارتی دیموکراتی کوردستان دەگرێت و تۆمەتباری دەکات بە دەست بەسەراگرتنی زۆربەی پۆستە گرنگەکانی حکوومەتی هەرێم دەشڵێ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بەتەواوەتی بوونەتە فەرمانگەیەکی سەر بە پارتی. نوری مالکی سەرۆکوەزیرانی عێراق ئامادەی خۆی دەربڕیەوە بۆ دیداری لەگەڵ مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان و گەر ئەو دیدارە بگونجێت ئەوەی دەوێت بە بەرزانی بڵێ ئەوەی کە عێراقی دیموکراسی ئیتیحادیە و شتێک نییە بە ناوی مافی چارەی خۆنووسینەوە. سۆزان سەعات ئەندامی پەرلەمانی عێراق و ئەندامی لیژنەی نەوت و غاز داوای لە ئەنجومەنی وەزیران کرد پرۆژە یاسای نەوت و غاز بخاتە ناو کارنامەی دانیشتنەکەی سبەی شاری هەولێرەوە. یەکەمین کۆنگرەی کوردانی فەیلی لە پارێزگای بەسرا دەستی پێ کردووە کە مەبەستیان داواکردنیانە بۆ جێبەجێکردنی مافەکانیان و گەڕاندنەوەی ڕاگەزنامەی عێراقی بۆیان. شاد و بەختەوەڕبن.